بینەرانی زێرازیزی کەناڵی کوردستان 24 و پاسی یادگار سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش لەبەرەوەی بابەتی گەرمی هەموو گیان ئێستا باسکردنە لە ڤایرۆسی کۆرۆنا ئەمەش مەبەستمان بوو کە وەکو هەرێمی کوردستان بزانین ئامادەکاریەکان لە چه ئاستێکدایە ئایا هیچ حاڵەتێک تا ئێستا تۆمار کراوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان پێویستە چی لەبارەیەوە بزانن ئامادەکاریەکان و هەنگاوەکان و خۆسازدانی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان و تەواوی دام و دەستگاکانی لە چه ئاستێکدایە ئەمانەیە بزانین و ئەو پرسیارانەی کە هەن ئەو نیگەرانی و قەلەقی و گوماندانەی کە هەن سەبارەت بە ئەو ڤایرۆسە کە بڵین ئێستا لە چین زیاتر لە 14,000 کەس توشبوو هەیە سەر و 300 کەس گیانی لەدەستداوە بەڵام لەگەڵەوەشدا چەندین کەس لە نەخۆشیەکە لەو ڤایرۆسە چاکبوونەتەوە و هیوای ژیانیان بۆ گەڕاوەتەوە دیارە ڤایرۆسەکە لە چەندین وڵات دەرکەوتووە حاڵەتی تۆمار کراوە بەڵام خۆشبەختانە تا ئێستا لە عێراق و لە هەرێمی کوردستان هیچ دەنگ و باسێکی نییە و ئینشاءڵڵا هەر دەنگ و باسیشی نابێت دکتۆریان سڵاوت لێبێ ئەوم کاتت باش جەنابتان وەکو وەزیری تەندروستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بینەری کورد مەبەستێتی بزانێت ئەم ڤایرۆسە چییە بۆ پێویستە بیناسن و ئەبێت چۆن خۆیان ئامادە بکەن بۆی توش نەبن و ڕوبەڕووی نەبنەوە. سوپاس کاک یادگار بەڕاستی ئەو ڤایرۆسە لە ساڵی 2023ەوە ڤایرۆسێک کە تووشی هەوکردنی کۆندامی بەشی سەرەوەی کۆندامی هەناسەدان دەکات ناوێن لێنا کۆرۆنا باش یانی هەندێک جار بەو هەوکردنە دەڵێن ساری ئەگەر بیستبتان لە دام دەستگاکان ڕاگەیانە SARE سەبعەکیوت ریسپیراتیڤ سترێس سندرۆم ئەوە نەخۆشیەکە زۆر بەتوندی تووشی مرۆڤ دەکات و دەگوازرێتەوە ڤایرۆسە باش بەڵام دیارە دوای چەندنەوەی شتری لێ پەیدا بوو دوایین جیلی ئەو ڤایرۆسە کە گۆڕانکاری بەسەردا هاتووە لە 2019 لە کۆتاییەکانی سال 2019 بوو کە بەپێی راپۆرتەکانی نێودەوڵەتی لە کۆتایی مانجی 12 لە 21 12 ئەو هەوکردنە توندە ژمارەیەکی زۆر هاوڵاتی توش دەبێت دوای لێکۆڵینەوە بە دوواداچوون لە 30 مانجی 12 ڤایرۆسەکە دەدۆزنەوە جۆرێکی نوێی ڤایرۆسی یعنی دوایین دوو ڕۆژی ئەخیری ساڵی پار بەداخۆ بۆیش ناوی NCOV 2019 من ناوێکی مۆقەتیشە بۆی نۆڤێل کۆرۆنا ڤایرۆس 2019 وەکو بڵێ مۆدلەکەی لە 2019 دۆزراوەتەوە ئەم جۆرە ڤایرۆسە زۆر تون بوو ژمارەیەک زۆر لە ناکاو هاوڵاتی لە وڵاتی چین لە هەرێمی هوب لە شاری ووهان تووشی کۆندامی هەناسەیەکی تند بوون و داخلی نەخۆشخانە بوون و هەندێک چەندجیانی لەدەستدا تەماشاگر ڤایرۆسێکی نوێ ئەوە ڤایرۆسی کۆرۆنایە ئیدی کاری جددی نێودەوڵەتی لە سەرەتای ساڵی نوێەوە دەستی پێکرد و ئەم حالەتانە ڕۆژ بە ڕۆژ بەرەو زیاد بوون بوو سەیریان کرد لێ کۆلینەوەکان زۆربەی ئەو هاوڵاتیانی توش بوونە لە یەک شارن و زۆربەیان پەیوەندیان بە خۆراک و خواردەمەنی ئاژەڵی هەبووە بە تایبەت ئەوانەی کە سەردانی ئەو مەدانێکی فرۆشتنی بازاری شعبی هەیە ئاژەڵ و خواردنی دەریایی و طبعا تا ئێستاش هەر لێکۆڵینەوە بەردەوامە بزانن کام ئاژەڵ لە کام ئاژەڵ گواستراوەتەوە بۆ کام ئاژەڵ باسی شەمشەمە کوێرە و باسی مار دەکرێت و بەڵام ئینجا زۆر بیردۆزێ هێشتان هیچی چەسپێنراو نییە چونکە سەرچاوەکە گرینگە بیدۆزوێ ئایا ڕاستەوخۆ دایتێ مرۆڤیان لە ئاژەڵێک بۆ ئاژەڵێشتر دواتر بە خۆراک یان هەر ڕاستەوخۆ بە هەوا کۆمەڵێک لە کۆنەوەی وردەکاری هەیە لەم بابەتە من حەز ناکەم بچمە ناو لایەنە زانستەکەی بڵێ باشە دکتۆر هەموو جیهان تا ڕادەیەکی باش هەژاوە لە ئامادەکاریدایە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم ڤایرۆسە لە حاڵەتی دەرکەوتنی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتەکەی جەنابتان چیتان کردووە و چ دڵنیایەک بە هاوڵاتیانە دەن بەتاکید ترسناکی زۆرە چووکە لێشاوێکی زۆر لە هاوڵاتی توش بوونا و ئەمڕۆ دوایین راپۆرتی ژمارە سێزدەی ڕخراوی تەنسی جیهانی کە ڕۆژانە بسەر کاتژمێر دەردەچی 14637 کەس کۆنفێرم کە دەڵێت تۆمارکردنی ئەم بەرنامەیە کە لە خوێن بە پشکنین دەردەچێت بە تاقیگە پشکنی تاقی کە ئەم ڤایرۆسە کۆنفێرم واتە احتیمالە لە 14000 زۆر زیاتریشە بێ بەڵام ئەوانە کۆنفێرمن واتە نەتیجەکەی گەڕاوەتەوە اینجا لە 23 وڵاتی تر هەیە تا ئەم شەویش 23 وڵات لە دەرەوەی وڵاتی چین توشبوو هەیە 146 حالت لە دەرەوەی چین هەیە لەو 14000 ژمارەکە زۆرە
مادەم ژمارەکە زۆرە و ڕێژەی توندی زۆرەکە لە 120 باری ترسناکیە 180 باری تەندروستیەکەی جێگیرە من نامێ هاوڵاتیش بترسێنێ بەڵام 120 زۆرە بۆی باری تەندروستیان ناجێگیر بی ڕێژەی مردن لەنێو ئەو توژوانە 2.2 واتە 100 کەس توش بێت 2.2 ڕێژەی مردنە تا ئێستا هەرچەندە هەوڵەکان باش بەڕێوەچوو ڕێژەی مردن لە سەرەتادا 3.8 بوو ئێستا بووە 2.2 واتە ڕێژەی مردنیان کەم کردەوە بۆی چارەسەرکردنێکی خێرا و داخلکردنی بە نەخۆشخانە و زیاتر هەندێک ئامێری هەناسەدانی دەست کرد و هەوە نەتیجەی ئەوەی بوو کە ژمارەیەک لە هاوڵاتیانە لە نەخۆشخانە دەرچوون 433 حالەت دەرچوو لە نەخۆشخانەوە دەچووەوە ماڵەوە باشە بەنسبەت ئامادەکاریەکانەوە لێرە ئێمە ئەو ئامێرانەمان هەیە کە ئەم پشکنینەی پێ بکرێت ئەگەر بە ئەم ڤایرۆسە بوونی هەبوو بیناسێتەوە بیدۆزێتەوە و ئێوە چ دڵنیاییەک با وڵاتیانی خۆمانەدەن لە خۆی کاگیادگار ڤایرۆسەکە ئەوەندە کوشندە و ترسناک نییە بەقەدەرەوەی ترسناچی لەوە هەیە خوا نەخواستە تەشەنەکردنێکی نێودەوڵەتی گەورە ڕووبدا هەموو خۆپارێزی و ئامادەکاریەکانی دنیا و ترسی کە ڕێکخراوی دەنسی جیهانی WHO لە ئاستی باڵادا کۆبنەوەی و لە جیهاندا ڕایگەیاند باری لە ناکاوی ڕاگەیاند هۆکارەکە ئەوەیە هەموو وڵاتێک ڕاستپاردت دەکات بەڵام هەر وڵاتێک بە جێرەی پێڕە و بەرنامەکانی خۆی ڕێکارەکان دەکات بۆ هەندێک وڵات هەر گەشتی بە تەواوەتی ڕادەگرێت هەندێک وڵات ئەوەی لە هەرێمی کوردستاندا ئێمە لە ماوەی نزیکەی زیاتر لە 10 ڕۆژ نزیک دەبینەوە لە 2 هەفتەکە ڕێکارەکانمان دەست پێ کردووە ئەو ڕێکارانە ئاستی جیاوازتدایە لە ئاستی کارجێڕی و ئیداریدا ئێمە لە وزارەتی تەنووسی لیژنەیەکی باڵاماندانا بە نوێنەرایەتی چەند وەزارەتێکی پەیوەنددار و ڕێکخراوی تەنووسی جیهانی و هەمووی لە ئاستی بەڕێوەبەری گشتی و ڕایشکارە ئەم شارەزایانە لە بواری گواستنەوەی نەخۆشیە گوازراوەکان ڕۆژ بە ڕۆژ تابعەت دەکەن و ڕێنمایەکانمان ئامادە کردو و بە هەموو بەڕێوەبەرایەتی تەندروستیەکان لە ئامادەباشیدا چونکە لە هەر بەڕێوەبەرایەتێک لە پارێزگاکانیش ژووری عملیات دانراوە بۆی دەستبەجێ جێبەجێکاریان دەست پێ کردووە لە ئاستی کارجێڕیدا زۆر ئیجراعاتی پێویست کراوە لە وزارەتی تەندروستی ئەوەی لە ئاستی خۆپارێزی ئێستا گرنگە و ئاستی چارەسەریمان هەیە خۆپارێزی وقایەکە ئێستا گرنگە چونکە ئێستا حالەتمان نییە بڵێن خەریک بەڵام ناشکرێ ئێمە هیچ شوێنێک ئامادە نەکەین بڵێن کەینە حالەت پەیدا بۆ ئینجا بچینە ناو نەخۆشخانە لە ئاستی خۆپارێزیش لە ئاستی چارەسەریش بە هەردووجیان ئامادەکاری کراوە لە ئاستی خۆپارێزیەکە کە دەڵێم گرنگە زۆر خطوات هەیە لە ئاستی وقایی نێڵی بێت کە هات چی دەکەیت ئەوەی ئێستا دەکرێت لە هەمووی گرنگتر دۆزینەوەی حالەتە سێرڤلانس واتە پەتاگەری پێ دەڵێن واتە ڕەسەدۆبایی تۆ دەبی لە حالەت بگەڕی بیبینیەوە چێ گروپی ترسناک دیاری بکەیت ئەو گروپانن کە گومان هەیە لە ناویاندا پەیدا بێت چونکە ناکرێت هەموو هاوڵاتی بە یەک چاو بە یەک ترسناک بێت ئێستا لە جیهاندا تعریفی گروپی ترسناک گەشتیارە لەبەرەوەی ڤایرۆسی کۆرۆنای 2019 تا ئێستا لە هیچ وڵاتێک بەدەر نەکەوتووە لە کەسێک کە لە وڵاتی چیندا نەبێت تەنها یەک حالەت لە دەرەوەی چین بە ناڕاستە خۆری گرتووە لە کەسێک وەریگرتووە کە خۆی نەچوتە گەشتیار نەبووە بڵام لە کەسی شتری وەرگرتووە کە بۆی گوازراوەتەوە بۆیە ئێستا تەرکیزی ئێمە لەسەر دۆزنەوە حالەتەکانە لە ناو گەشتیاران گەشتیار بە دەواازە سنووریەکان دێت بە فڕۆکەخانەکان دێت و ئەوانیش کۆمەڵێک ئیجراعات پێویستە هەیە گەشتیارەکە قسەم لەسەرەوە بێت ئیجراعاتەکان چین چکە ئاگادارم ئیجراعات و هەنگاوی باشراوە سەبارەت بە خاڵە سنووریەکان و سەبارەت بە فڕۆکەخانە و هاتنە ناوە و شوێنانی کە خەڵک لێوەی دێتە ناوە ئەو پرسیارەی هاوڵاتیان عەوداڵی وەڵامی جەنابیشتان لێدوانێکتاندا بوو تا ڕادەیەک بە هەڵە لێکدانەوەی بۆ کرابوو حاڵەت هەیە لە هەرێمی کوردستان هیچ حالەتێکی کۆرۆنا ڤایرۆس لە هەرێمی کوردستاندا بوونی نییە هیچ حاڵەتێک هاتۆتە فڕۆکەخانە و لێدرابێتەوە هیچ حالەتێکی نەخۆشی تەنانەت گومان لێکراویش نییە ئێمە چکە دەکەدەنی نەخۆشواتە تۆ تاکیدت کردی و چەسپێنرا یان کۆنفێرمە بەڵام حالەتی گومان لێکراویشمان نەبوو تاوەکو بین ئەو گومان لێکراوە ئێمە پشکنینەکەی بۆ گرین و بڵێنەوە هەوە نا بەڵام گەشتیار هەبووە لە وڵاتی چین لە وڵاتانی ترەوە هاتووە کە لە ناڕاستە خۆ چۆتە وڵاتێش کرد دیسان هاتوۆتەوە هەرێمی کوردستان ئەوانە ئێستا ئێمە هەموو گەشتیارێک کە دێتە هەرێمی کوردستان بە سوپاسەوە بۆ وەزارەتی ناوخۆ بەڕێز جەنابی وەزیری ناوخۆ زۆر متعاونە بەڕاستی ئێمە لەسەر هێڵین ڕۆژانە کۆمەڵێک ئیجراعاتی دی باشی ئەلان کرد هەر ئەم ئەلانکردنەش و ئەم بڕیارانەش ئەگەر چی چەند ڕۆژێکە بڕیاردە بەڵام چەندی زووتر بدرێ باشتر ڕەنگە هەندێک ئیجراعاتی تر هەبێ لە ڕۆژانی داهاتوش بکرێ تونتر بکرێ تەماشای ڕۆژەکە دەکرێت چکە تۆ لامان کات دەبێ باڵانسی ئەوەش ڕابگری کە هاوڵاتی تووشی دڵە ڕاوچێ و فۆبیا نەکەی هەرم بەرنامە بەو ئامانجەیەکانی ڕابوەستێ و گەشتکردن و مەتاردا بخرێ بەڵام بە جۆرەی پێویست ڕێکارەکان دەکرێت ئەوەی هاتوون نەتەوە ئەو گەشتیارانە بوونە ئەو گەشتیاران بوونە لە وڵاتی چین هەندێکیان سینی بوون
تا چەند ڕۆژێک داخل دەبوون بەڵام ئێستاکە بە بڕیارێک ڤیزە و هاتنی سینی ڕابگیرە و ئەوانی تر هەوڵاتی هەرێمی کوردستان هەوڵاتی عێراقین دێنە ناو عێراق وەکو هەر دەواازە سنوورێکی عێراق دێنە عێراق ئەوانە پشکنینێکی زۆر تونتر و باشتری بۆ دەکەن هەرچەندە ئێستا ئێمە دەستمان پێکردو هەموو گەشتارێک کە دێت بە کامێرای حراری و بە کامێرەیەکی دەستی بگورە ئامێرێکی دەستی هەیە بە دوو شێواز پشکنینێکی سەرەتاییە ئەو پشکنینە پێت ناڵێ و نەخۆشە ڤایرۆسی کۆرۆنایە ئەم پشکنە پێت دەڵێ ئەم تەندروستی باری تەندروستی ئەم کەسە پلی بەرزی بەرز بۆتەوە ینی پێ دەڵێن بە ئینگلیزیوەدا شتێک هەیە غێر طبیعی اینجا ئێمە دێین کۆمەڵێک فۆرمی هەیە لە WHO دەرچوو ئەو فۆرمە دەبێت کۆمەڵێک پرسیار و هیستری تێدا هەیە دەبێت ئەو هیستری وەربگرێت ئایا چەند فاکتەرێک گرینگە جارێ لە وڵاتی سین بووە یان لەگەڵ کەسێک بووە کە لە وڵاتی سیناتۆ دووەم لەگە کەسێک بەرکەوتە هەیە بووە کە نەخۆش بووە هیچ ئاژەڵی زیندوو مردوو خۆراکی دەریایی ئەوانەی خواردووە کە لە کۆمەڵێک پەیوەنددار و فاکتەرەیە ئەگەر یەکێک لەو فاکتەرانی هەبوو تۆ دەتوانانی بڵێ ئەوە گومان لێکراوە کە گومان لێکراوە ئێمە جیایی دەکەینەوە و ئێستا ئێمە بڕیارێکماندا انشاءالله دەگەینەوە بڕیارە بە هاوبەشی لەگەڵ وەزارەتە پەیوەنددارەکان کە هەموو ئەو کەسانەی بێنەوە هەرێمی کوردستان دەبی جیا بکرێنەوە بەڵێ چکە قسە لەسەرەوە هەیە ئەو ساتەی کە توش ئەبێت دەرناکەوێت و لە ماوەی تقریبا دو هەفتەیە دەرەکەوێت لەو دوو هەفتەیەش بە بەردەوامی خەڵکی تر تووشەکە بەبێەوەی بزانێت خۆی توش بووە و خەڵکیش نازانێت ئەکتیڤیتی ئەو ڤایرۆسە 14 ڕۆژە دواتە دو هەفتە تقریبا 14 ڕۆژ دەتوانێت کەسێک تر توشکە دوای 14 ڕۆژە ڤایرۆساگەر لە ئینسانێکدا هەش بێ ئینکوبیشن پێریۆدەکەی تەواو دەبێت ناتوانێت کەس تر توش بکات بۆیە ترسناچی ئەگەر کەسێک نیشانەی هەبێت یان نەیبێت خۆ نەخواستە لەو 14 ڕۆژدا کەسێک تر توش بکات ئەوە تەشەنە دەکات بەڵام بەداخەوە لە بۆ دەستگاکانی ڕاگەیاندن هەواڵەکان دەشەوێنن کاکە حالت نییە ئێمە لە ڕێگەی جەنابتەوە بە هەم دەستگاکانی ڕاگەیاندن بە هەم کەسێک هەیە لەسەر پیج و ئەکاونتەکەی خۆی ئەعلان دەکات کەسێک گەشتیارێک نازانم بازرگانێک توش بووە ئێمە پرسیار دەکەین سوپاس و مەمنونی هەر کەسێکین ئەگەر گومانی لە شوێنێکەیە ئێمە بەرنامەمان هەیە ئەمڕۆیان بەیانیش هێڵێکی گەرمی بیسار کاتژمێری مەمنون دەبین بە هەر دەستگای ڕاگەین ئەگەر هەیە با پێمان بڵێت ناکرێت وەزارەتی تەندروستی ئاگادار نەبین دەستگای ڕاگەین بڵێ حالەتێ خەڵکیش تووشی دووەم نەبوونی متمانەش ئەوە بەڕاستی کارەساتە ئەوەی بینەوە سەر بابەتەکە طبعاً ئەو بابەتە ئیجراءاتی وقایەکانی بەو شێوەیە و کۆمەڵێک ڕێکاری تر هەیە ئێمە گرتومانەتە بەر وەکو ئەوەی کە ئەو حالەتانە کە دێنەوە هەرێمی کوردستان دەبێت لە شوێنێکی جیاکراوە دابدرێ و ئێمە تا ئێستا ئێمە لە شوێنمانداننا بەڵام بڕیارە لەمڕۆوە شوێنێکی جیاکراوە دروستکەین و ئێمە ڕای دەگەێنین کە گەشتیار لە وڵاتی سین بێتەوە لە شوێنێک دادەندرێت کە چاودێری دەکرێت تا ئێستا ئەوانەی لەگەڵ ئەو گەشتیارن بۆ نمونە کەسێک لە وڵاتی سیندێتەوە ڕەنگە لە ناو فڕۆکەخانە لە شوێنی تر بەرکەوتنی لەگەڵ خەڵکی ترابێ ئەوانی تر هیچ ئەمە پشکنینەکانمان فراوان کردەوە بۆ هەموو پشمەیەکە بەرکەوتنێکی دەبرەوە یەکێک لە ڕێکارە گرنگەکانی گەشتیار ئەوەیە کە تا بکرێت هاتو چۆکەم بکرێتەوە و ئەوانەی کە دەگەڕێنەوە جارێکتر و سەردانی وڵاتی سین نەکەن بۆیە ڤیزە لە ڕاجیرا بۆیە هاتنەوەیان قەدەغەکرا ئەوانەی لە وڵاتی سین بەڵام هاوڵاتی هەرێمی کوردستان ئەگەر بێتەوەش بەڕاستە خۆیان ناڕاستەخۆ ئێمە تا ئێستاش لە ماڵی خۆی هەمویان ئەدرێسەکانیان وازە ڕۆژانە پەیوەندیان پێدەگەین تیمەکانمان چاودێریان دەکات ئەگەر نیشانەیەکی لێ دەرکەوت تاوەکو ئێمە گومانی لێ بکەین نەک بڵین حالەتەکەی گومانی لێ بکەین بەڵام خۆشبەختانە تا ئێستا هیچ گومان لێکراوێک نەبووە بەڵام لێرەوە ئێمە جیان دەکەنەوە لە شوێنێک تا دوو هەفتە دەبێت ئەوانش هاوکارمان بن بۆی بتوانین نەیخینە ناو کۆمەلگا و تاکانی کۆمەلگا چکە خوا نەخواستە ئەگەر ڤایرۆسە سنووری نییە ئێمە دەڵێن ئێستا نییە بەڵام لاسا مەحەڵڵە ئەگەر بێت و لە دنیادا هەروە بەو فراوانیە بڵاو بێتەوە خوا نەخواستە بگاتە لە ڕۆژەڵات ناوڕاستا ئێستا وڵاتی ئیمارات حالەتەکانی هەیە پێنج حالەت هەیە دکتۆر من لەگەڵ جەنابی مامۆستاالان وەزیری پەروەردە قسەم کرد وتم لەو بەرنامە بێ قسەمان بۆ بکەن ئێوە وەکو وەزارەتی پەروەردە چامل بە تایبەت لە قوتابخانەکان چونکە مناڵی بچکۆلەی تایە تا تەمەنێکی دیاری کراو وتی لەگەڵ جەنابی دکتۆر سامانە هەماهەنگی باشمان هەیە بڕیارە کۆمەڵێک ڕێنماییمان بۆ ئامادە بکەن ئەگەر هەڵە نەبموتی ئێمەش شتاندنی بۆکەین لە قوتابخانەکان و تێر ئەوە توانێت بەناوی ئێمە شۆ قسە بکە پێم خۆشە بزانم ئامادەکاریەکان بەنسبەت قوتابخانەکانەوە جەنابی وەزیری پەروەردە دەکەم نەک لە مەسەلەی کۆڕۆنا لە H1N1 ئەنفلۆنزای وەرزیەکە تەنانەت لە چاودێری تەندروستی خۆراک و حانوت و چێشتخانە و ڕێنماییەکانی تەندروستی قوتابیان بە تایبەتی تەندروستی قوتابخانەکان سکول هێڵت پرۆگرامێکی گەورەیە لە وەزارەتی تەندروستی قوتابخان بۆیە سوپاسی دەکەم بەڵێ دوێنێکە بۆم نارد دوێنێ
ئەوەکانم بۆ نردوێنێ ڕێنماییەکان و ئەم ڕێنمایانە بە فەرمیش بەڕێزیان بڵاوی دەکاتەوە ڕۆڵێکی گەوریان بینی من لێرە و سوپاسی بەڕێز وەزیری ئەوقاف و وەزارەتی ئەوقافیش دەکەم کە لە ڕۆژی هەینی ڕابردوو زۆربەی مامۆستایانی ئاینی سوپاسیان دەکەین ڕۆلیان هەبوو لە چونکە بەڕاستی خەڵک ڕاستە ئێستا بڵێت کا ئیجرات هەر ئیجرات ئەوە نیە تۆ نەخۆشخانە حازرکەی دەرمان و تاقیگە و لە تەوقەکردن لە ماچکردنی یەکتر کۆکی لە پشمین بزەبت ئەوە مامۆستایانی ینی ڕۆڵێکی گەوریان بینی هیوادارین لە هەینی داهاتوش بامان شێوە هەوڵاتی تا بکرێت نەستە شوێنی قەرەباڵغ ئەگەر خەوپەسی و هەندێک لە پژمین و تەنگاناسی ئەوانەی هەیە لە ناو شوێنی قەرەباڵغ بەکارێنانی کلینکس ئەگەر ئەنفلۆنزایەکێ بێ خێرەکە زیاتر بێ لەوەی کەسی تر توش نەکات تاوەکو بچێت بۆ دێژێکی ئەمە سوپاسی وەزارەتی گواستنەوە گەیاندن دەکەین ڕۆلی بەڕاستی هاوکاریمان لە ئیجراتەکان لە مەتاردا سوپاسی وەزارەتی ناوخۆم کرد کە لەو بڕیارانەدا وەزارەتی ناوخۆ بەشێکی گەورەیە لە کۆنتڕۆلکردنی ئەو گەشتیارانە. بەنسبەت ئاژەڵ و ئاژەڵداری ئەو خۆ تەزانی بەشێکی تا ڕادەیەک باشی هاوڵاتیان لە باشووری کوردستان سەرقاڵی ئاژەڵ و ئاژەڵدارین و بەشێکی تریان وەکو کەسابەت مامەڵەی لەگەڵاکەن لە قەسابخانەکان لە لای گۆشتفرۆشەکان ئێوە چ ڕێنماییەکتان کردوون و چۆن وێنیتان کردوون کە ئاگداری خۆیان بن لەوەی کە دەستیان بەر ئاژەڵەکەکەوێت یانە و کەسانی کە مامەڵە لەگەڵ ئاژەڵی بێلانەکەن بڵێ خۆی ئاژەڵ و شوێنی مەدانی فرۆشتنی ئاژەڵەکان و بەخێوکردنی ئاژەڵ پەلەوەرەکانیش دەریش باڵندە و ئەوانش ڕێنمایی چاودێری تەندروستی لەسەریان هەیە با بەردەوام پیشێ چڕۆتین بەڵام ئەگەر باسی نەخۆشی کۆرۆنا بکەین نەخۆشی کۆرۆنا لەبرەوەی هیچ ئاژەڵێکی سینی یان پەلەوەر و باڵندەی دەریایی و خواردنی سینی بڵین ئەوەی زیندووە یان مردوو لە سینەوە تا ئێستا نەبوو نەهاتیە و سەرچاوەکەشی دیار نییە سین خۆی نازانێ ئێستا کام باڵندە کام ئاژەڵ سەرچاوی ئەو ڤایرۆسی تێدا هەبووە بەڵام ترسناکەکە لە ئاژەڵەوە بەدەرچوو ئێستا لە مرۆڤ بۆ مرۆڤ ترسناکە لەوەیە لە مرۆڤ چونکە تا دوو هەفتەی یەکەم ئیسپات نەکرابوو لە مرۆڤ دەگوازرێتەوە بۆ مرۆڤ دوای لە کۆڵنەوەی ورد ڕخلای دۆسی جیانی ڕایگەیان کە لە مرۆڤ بۆ مرۆڤ دەگوازرێتەوە بۆیە طبعا نەویش گرینگە بەڵام لە کاتی ئێستادا لە هەرێمی کوردستاندا ئەو ترسناکە نییە. باشە دکتۆر ئێمە لەناو پاسەکە کاتمان تەواو بوو ئێستا چینە نەخۆشخانەیەک لەوێ بە شێوەیەکی عملیە بینین ئەگەر خوا نەخواستە دۆخێکە بوو خەڵک چۆن مراجعەیە بکات چی ئیجراعاتێکی بۆ کرێەوە لەوێ بە کورتی باسێکی خاڵە سنووریەکانی شەکەین سوپاس هەر بژێ. عزیزان سڵاوتان لێبێت ئێمە هاتوین لەم جێگەیە کە پێوترێت سنتەری چارەسەری نەخۆشیە گوازراوەکان مەبەسمانە بە شێوەیەکی ئەمەلی بزانن ئامادەکاریەکان لە چ ئاستێکدایە دیارە وەکو جەنابی دکتۆر ئاماژەی پێدا سوپاس بۆخوا تا ئێستا نەک حاڵەت نییە هیچ کەسێکش نییە کە گومانی لەسەر بێت ئەمانی لە پشتی من و جەنابی دکتۆرە ئەیان بینن تەنها ئامادەکاریەکە بەم شێوەیە ئەگەر لە حاڵەتێک هەبوو دۆخێکی دیاریکراو هەبوو و ئەم جۆرە ماسکە جۆرێکی تایبەتە وەکو جەنابی دکتۆریش لە وردە گفتوگویەک ئاماژەی پێدا لە ئێستادا وڵاتی چین داوای 200 ملیۆن دانەی بەس لەمە کردووە مەبەستمانە بزانین بۆچی ئەو کەرستانەی کە پێویستن بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا ڤایرۆس جیاوازن. کەرەستەکان جیاواز نییە تەنها بەس بۆ کۆرۆنا ڤایرۆس بۆ زۆر لە ڤایرۆس و نەخۆشیە گوازراوەکانی کوشندا ئەم پێداویستیانە بەدلەی تایبەت هەیە هێشتان کەپی تایبەت و ئەو ماسکە تایبەتە و عینەکی تایبەت هەیە بۆی هیچ ڕوبەڕووبوون چونکە کە گومان لێکراوێک هەبوو یان نەخۆشێک هەبوو چێت عملی لەگەڵ دەکات هەر دەبێت پزیشک و کارمەندانی تەندروستی تەنانەت بە سوپاسەوە لێرە دەڵێم ئەو سنتەرە تاکە سنتەری جیاکراوی ئەو نەخۆشیانەیە کە کوشندنەوە دەگوازرێنەوە پێش چەند مانگێک پێشتا نەخۆشی H1N1 هەبوو بینیتان اینجا ئەم حالەتانە چونکە تەعاملیان لەگە خوێن و لیک و وەرگرتنی نمونە لە قورگ و هەمووی نەخۆشی ئەگەر پێداویستێکی خۆپارێزی تەواو نەبێت بەتاکید ئەوە یعنی جانبەتی وقائی باش نابێت بۆ ئەو کارمەندانە بۆی لە هەموو مەترسیەک دوورکەونەوە. باشە پێم خۆشە ینی ڕێنماییەکی تایبەت بدەی بە هاوڵاتیان سەبارەت بەوەی ئەم ماوەیە لە تەوقەکردن و چکە خۆ تەزانی وڵاتی خۆمان لەناو کوردەواریە زۆر حەزمان لە تەوقەکردن و ماسکردنی یەکتر و نزیکبوون لە یەکتر و تێکەڵاوبوونی هەناسە و ینی تەنان جاری وایە کەسێک نەخۆشە ئەڵێت ماچ ناکەم کاکە گیان نەخۆشمە لە وەرە تۆ ماچێکم وەربەرێ ئەمە
لە ئێستا هەیە بێت چی خۆی بۆ هەموو نەخۆشیە گوازراوەکان بە تایبەتیش نەخۆشیەکانی کۆندامی هەناسە چکە بە هەناسە و پژمین دەگوازرێتەوە یعنی پسند نییە کەسی نەخۆش یان کەسێک کە گومان بکە خۆی باری تەنسی باش نییە بچێتە شوێنی قەرباڵغ ئەگەر چۆ شوێنی قەرباڵغ بەرکەوتەی ڕاستەوە خۆی هەبێ بە تایبەتی لە کاتی قسەکردن و پژمین و زۆر نزیک کەوتنەوە بۆیە ئەمە ڕێنمایی گشتیە و لە کاتی ئێستادا لە کۆرۆنا زۆر تەرکیز لەو حالتە دەکرێت چکە لە کەسێک بۆ کەسێک هەر بە ڕێ دەگوازرێتەوە ئەمە لایەنێک ئێمە ئێستا کە لێرەین ئەوە ئەم شوێنەیە کە کاتێک کە نەخۆش تۆ ئیزراعاتی وقایشت کردەوە شتێک بەڵام نەخۆش پەیدا بوو ئەگەر نەخۆش پەیدا بێت ئەگەر کەسێک ئەگەر نەخۆش بێت و ئەو فاکتەرانەی باسم کرد بۆ بەڕێستان کە گومانی تێدا هەبێت بە تاکید دێتە ئێرە چووکە دەبێت تەعاملی لەگەڵ بکەی وەکو نەخۆشێک تا پشکنینی تاقیگە دەردەچێت پشکنی تاقیگەش لەلایەن ڕخراوی تەنسی جیهانی ڕاستپەر دەکراوە لە هەموو وڵاتاندا بۆیە راپۆرتەکانی ئەوان ئێستا بە پەسەنددادانێت چکە ئەوان لە مختبەراتی مەرجعی لە هەر شوێنێک لە هەر زۆنێک مختبەرێکی مەرجعی هەیە بۆ نمونە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتانی عەرەبی لە قاهیرە مختبەرێکی مەرجعی هەیە تا ئەو مختبەرە پشکنینەکەی بۆی دەنێرین نەڵێت ئەوە کۆرۆنا ڤایرەسە هیچ حالەتێک و هیچ کەسێک بۆی نییە بڵێت ئەم حالەتە حالەتی باشە ینی لە چەند شوێن و جێگەی هەرێمی کوردستان ژووری ئەمەلیات دروست کراوە جگە لەوەی ڕێنماییمان باسمان کرد بۆ تەربیە و ئەوقاف و بۆ هاوڵاتیان بەگشتی ڕێنمایی تایبەتی پزیشکی هەیە پێ دەڵێن کەیس شیت کەیس دیفینیشن و گادلاین لە بۆ دکتۆرەکان واتە ڕێنمایی دکتۆر و کارمەندی تەندروستی شەرت نییە ئەو نەخۆشە گومان لە بێتە یەک شوێن لە یەک شوێن داخل دەکرێت جا دەکرێتەوە بەڵام لەوانەیە لە قەزا و ناحیەیەک لە شوێنێکدا لە نۆڕنگەیەک بۆیە هەموو نۆڕنگەیە کە پزیشک گومانی هەبوو لە نەخۆشێک و لە خلالی حکایەتی نەخۆشەکە کە دەجێرتەوە چییە بۆ هەبوو ئەوە دەست بەجێ ئەخبار چۆن ڕسپۆنس ڕاپید ڕسپۆنس تیممان هەیە واتە ئیستجابەی سەریع بەڵێ بەدەمیەوە چەند تیمێکی تایبەتی سێرڤلانسە ئەوەی ڕەسەدوبایی بۆ دۆزنەوەی حالەتەکە و ئەم نەخۆشە هەڵدەجرێت زیاد دەکرێتەوە دێتە ئێرە داخل دەکرێت ئەوە ئەگەر هەبوو لە سامەحەڵات چونکە خۆشبەختانە تا ئێستا هیچ نییە لەم کاتەدا پزیشک ڕێنمایی تایبەتی پێدراوە چۆن تەعامل لەگەڵ ئەو نەخۆشە دەکات چ فاکتەرێک نزیکی دەکاتەوە بۆ چونەکانی بۆ ئەو نەخۆشە بۆی نزیک بێتەوە لە تەشخیص اینجا پشکنینی بۆ دەکرێت و پشکنینی تاقیگەش کۆتایی بە هەموو شتێک دێنێت بۆی بزانین چی بەنسبەت ئێوە لە وەزارەتی تەندروستی و تەواوی فەرمانگەکانتان ئەو پێداویستیانەی کە پێویستانن لە ماسک و لە مغذی و لە ڤاکسین و ینی لە دەرمان و بەگشتی چۆنە وڵا ئەوە کێشەی گەورەیە چونکە پێداویستی سەرسە ئاستی جیاندا تووشی ئەزمەتی نەقسی ئەو پێداویستیانە بۆ چکە هەموو وڵاتان لە هەموو دنیادا لە هەموو شوێنێکدا دەستگاکانی کردی گشتی و کردتایبەت ئێستا داواکاری زۆر لەسەر ئەو بەدلە هەیە ئەو ماسکەیە و کەپ و کۆمەڵک پێداویستی پزیشکیە بە خۆپارێزی ئەوانە زۆر داواکاری لەسەرە بۆیە لە ئاستی ئێستادا ئەزمەیەک هەیە بەڕاستیەوە ئێمە ئێستا لە هەوڵین بڕێکی زیاتر دابین بکەینەوە بتوانین بۆی بەلایانی کەمی ئەگەر خوا نەخواستە حالەتەکە بڵاو بۆ بتوانین چۆن تەعاملی باشە لەم دۆخانەیە دکتۆر ئەو بودجەی لە بەردەستە ڕەنگە نتوانن زۆر مامەڵی پێوە بکەن چکە پلانێکتان بۆ داناوە کەلەچی و ئەو بودجە فریاگوزاریە چیەکەیە و بەنیازم داوای بکەن ئەمە پلان و بەرنامەیەکمان داناوە بۆ دەرخستەی پێداویستی بەلایانی کەم بۆ ماوەی 3 مانگ کە بودجەیەکی گەورەی پێویستە بۆ پێی دەڵێن بودجەی فریاگوزاری ئیمەرجەنسی فەند و ئێمە لەگەڵ بەڕێز جەنابی سەرۆک وەزیران و ئەنجومەنی وەزیران قسەمان کردو ئەمڕۆکەش بە فەرمی لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران ئێمە ئەو بودجەیە دەخینە ڕوو و دڵنیام کە بەڕێزیان وەکو ڕەزامەندی پاڵپشتی دابینکردن و ئەو پلانە دەکات بۆ هەرێمی کوردستان دوور بێ لەم نەخۆشە بۆیە ئێمە ئەو بودجەیەش بۆ چیە بۆ دابینکردنی ئەو پێداویستیانەیە بۆ هەندێک خولی ڕاهێنانە بۆ هەندێک تیمی گەڕۆکە بۆ بڵاوکراوە ڕۆژیاریەکانی تەندروستی ئەوەی برۆشور و پۆستەر و لیفلێت و چکە ڕۆلی گەورە دەبینێ هەندێک پێداویستی تری تاقیگە و پێداویستری نەخۆشانەکان هەیە لە دەرمانەکانی ئەو دەرمانانەی کە پاڵپشتە بۆ چارەسەری نەخۆشەکان چونکە دەرمانی تایبەت بە چارەسەری کۆرۆنا ڤایرەس تا ئێستا نەدۆزراتەوە بەڵام کۆمەڵێک دەرمانی ئەنتیبایۆتیک و موسەکین و موادی تەخدیر هەروە پێداویستەکانی تەخدیر چونکە زۆربەی و نەخۆشیانی کە بایر دەنووسیان تێک دەچێت دەخرێتە سەر ئامێری ئەوەی کە لێرە هەیە ئامێری هەناسەی دەستکرد واتە نەخۆشەکە لەسەر ئامێری هەناسەدانی دەستکرد دەبێت و هەندێک دیسپۆزەبڵات و پێداویستیان نەخۆش بەکاردێنی ڕۆژانە ئیدی ئەو پێداویستی پزیشکانێ بە عام لیستێکی گەورەیە بودجەیەکی فریاگوزاری خێرا بۆی ئێمە لە هەموو کاتدا لە ئامادە باشی دابین و ئینشاءالله هەر دووریش دەبین بەڵام ئامادە باشی دەبین چی بەنسبەت فڕۆکەخانەکانەوە چی ئامادەکاریەکی جیاواز لە جارانتان کردەوە طبعا وەکو باسم کرد قۆناغ بە قۆناغ کردوتمانەوە نەبی لە ڕۆژی یەکەم ئیجراعات فەرقیەوە لەگەڵ ڕۆژانی دواتر و ئەمڕۆ لاگە جیاواز بێ لە دوونێ و لە بەیانیش
چونکە بەجێری ڕەوشەکە ئێمە ڕێنمایەکان ناکرێت لە یەکەم ڕۆژەوە تۆ هەموو ئیجرعاتەکان زۆر بەتوندی بەڵام ڕۆژ بە ڕۆژ ئێمە ئیجرعاتەکان بەرەوتوندی دەکەین چکە ڕۆژ بە ڕۆژ بەرەو زیاد بوون دەچێت لە هەمووی گرنگتر هەموو ئەو مسافرانەی دێنە خوارەوە لە فڕۆکە بە تایبەتی ئەوانەی لە وڵاتی چینەوە هاتوونەتەوە ئەوانە جیا دەکرێنەوە و ئەمە بڕیارماندا جیانکەینەوە تا 14 ڕۆژ نەچێتەوە ئەوانەی کە پێشتر ڕۆژانی پێشوو لە ماڵەوەن بەڵام چاودێری کراون و ڕۆژی تەندروستیان هەموو ئەو گەشتیارانە زۆر باش بە هیچ گرفتی نەبوو بەڵام تا 14 ڕۆژ ئێمە هەر لەسەر هێڵین لەگەڵیان تیمەکانمان ئەوەی ئێستا جیا دەکرێتەوە ئەوەی لە وڵاتی چین قەدەغە کرا بە ئیجرعاتەکان تیمێکی تەندروستی پرۆفشنال کاوانە پێشترش کاریان لەو بوارەدا کردو لە نەخشەی گۆتراوەکان بە چەند جۆرێک پشکنین دەکەن پشکنینی فیزیایی لە ڕووی فیزیکیەوە چ دەبیندرێت لەو نەخۆشە کۆتا پرسیارم سەبارەت بەو هاوڵاتیە کوردانەی کە لە چینن بە تایبەت ئەوانەی قوتابین بۆ خوێندن لەوێن هیچ ئیجرعاتێک کراوە کە بهێنرێنەوە یان لەوێ بن باشترە یان لە ناوانی شەنیگەرانی ئێمە ئەو بابەتە زۆر گرینگە چکە ئێستا جۆویستیەوە دەبین لە دەستگاکان ڕاگەیاندن کە هەندێک لە وڵاتان نیدا ئاگیان بانگوازێک بۆ هاوڵاتەکانی خۆی دەکات کە لە وڵاتی چینن ئێمە ئەو بابەتە ئەمڕۆکە لەگەڵ وەزارەتی ناخۆ تاوتوێ دەکەین بە هیوای ئەوەین کە وەزارەتە پەیوەنددارەکان و حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریش پێویست دەربکە بۆ ئەو هاوڵاتەیە کە تا ئێستا لە وڵاتی چینن چکەمە بڕیاری هەمەلایەنەی پێویستە بۆی نەک ڕۆژێک بێتەوە کە زۆر تەشەنەی کردبی و نزیک ببێ چەندی زووتر هەندێک زراعەتی بکرێ باشترە بۆی ئەم بڕیارە چاوەڕێی بڕیاری وەزارەت ناخۆ دەکەین بە تایبەتی دکتۆر سامان حسێن بەرزنجی وەزارەت لە وەزیری وەزارەتی تەندروستی لە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سوپاس سەرڕای سەرقاڵیەکانە داگادارم چەند سەرقاڵی کە کاتت بە ئێمە بەخشی ئێمەش مەبەستمان بوو کە هاوڵاتی لە نیگەرانی دوور بخەینەوە بەڵام بێخەمیش نەبێت خۆشی ئاگاداری خۆی بێت ئێوەش ئەوەی پێتان تاکیدە و بەرنامانە بەشێکی گەورەی خۆپارێزەکەی ئێستا لە کاتی ئێستادا زۆر سپاسی ئێوە دەکەین بە پێچوانەوە زۆر سپاس زۆر سپاس زۆر سپاس. ئازیزان دووبارە سڵاوتان لێبێت دوایەوەی بەشی یەکەمی بەرنامەکەمان لەگەڵ جەنابی وەزیری تەندروستی تەواو کرد هاتووینەتە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر بۆ ئەوەی لەگەڵ میوانەکانم باس لەوە بکەین کە ڕێکارەکان چین تا ئەمڕۆ گیراونەتە بەر لە ڕووی کارگێڕیەوە سەبارەت بە هاتنی گەشتیار لە وڵاتە جیاوازەکانەوە بۆ ناوخۆی هەرێمی کوردستان و بە تایبەت هەولێری پایتەخت واروەها ئەو گەشتیارانەی لێرەوە گەشت دەکەن بەرەو دەرەوەی کوردستان ئایا لە ڕووی تەندروستیەوە چ ڕێکارێک گیراوەتە بەر لە ڕووی کارگێڕیەوە چ ڕێکارێک گیراوەتە بەر ئەمانەوێ بزانین ئایا خەڵک لە چینەوە چ چینی بێت چ غەیرە چینی ئەتوانێت بێتەوە هەرێمی کوردستان ئایا لێرە هیچ حاڵەتێک تۆمار کراوە هیچ کەسێک گومانی لەسەر بووە و بنێرێتەوە بۆ وڵاتەکەی خۆی زۆر زانیاری دیکەش سەبارەت بە ڤایرۆسی کۆرۆنا و هەنگاوە جیاوازەکانی حکوومەتی هەرێم چاوتان لە سەرمان بێت ئێمە وەڵامتان بۆ وەرەگرینەوە. دووبارە سڵاوتان لێبێت و ئاماژەم پێدا مەبەستمان بوو لەگەڵ خات و تەلارفایق بەڕێوەبەری فڕۆکەخانی نێودەوڵەتی هەولێر گفتوگۆیەکی کورد بکەین سەبارەت بە هاتنە ناوەوە ینی ئێستا خۆتەزانیت لە فڕۆکەخانی نێودەوڵەتی هەولێرەوە خەڵکانێکی زۆر هاتوچۆ ئەکەن دێن بەرەو ئێرە داخل ئەبن و لێرەشەوە گەشتەکەن بۆ وڵاتانە. ڕێنماییەکان بە شێوەیەکی دیاریکرا و نەتەوەیەکی دیاریکرا و وڵاتێکی دیاریکرا و ئەگرێتەوە بە تایبەت لەم بابەتە کە چین ینی سەرمەشقە و باسەکرێ بەڵێ خۆی چەند ڕێنماییەک دەرچوە لە وەزارەتی ناوخۆوە ئەوەی کەکە لە ئیجراعاتە گرنگەکانی کە یەکسەر جەماعەتی جیاوازات پێی هەستاون بەس ئەتوانم بڵێم ئەوە ئێشتا کفایەت نییە بۆ ئەو وەزعیکە کە ئێستا ئێمەی تیاین بڵێن ئەو خاڵانەی کە هاتووە ئەوەی کە لە سینەوە یەک یاخود ئەوەی کە سینیە یەکسەر ئەنێرێتەوە هەتاگەر ئەو کەسە با بڵین ماوەی چەند ساڵێکیش بێ سینی نەبینی بێ بەس مجرد کە ببینن سینیە یەکسەرە گەڕێنرێتەوە واتە چەندین ساڵە گەشتی سینی نەکردەوە لە چین نەبوو کەچی لێرە بێ لەوانەیە لە دەوڵەتێکی ئەوروپیەوە هاتبێ ئێمە حاڵەتێکمان هەبوو ینی کابراەک لە بەریتانیا بووە ماوەی 5 ساڵە نەچۆتە سین بەڵام لەبەرەوەی کە با بڵێن جنسەکەی سینی بوو نێرایەوە لە هەمان کاتە ئێمە عراقیمان هەیە خەڵکی خۆمانە بەڵام لە سین بووە یعنی یەتە ژوورەوە
یعنی ئەوەی کە من ئەمەوێ سەرنجی هەمووان ئەمە لە ڕاکێشم بۆی دەسەڵاتی ئێوە نییە یانی ئێوە نەخێر ئاگادارتان چونکە ئێمە ناتوانین خەڵکی خۆمان بنێرینەوە بەڵێ. بەڵام حەقا بۆ ئەو کەسانی خۆمان کە لە سینەوە یەتەوە بۆ ئێرە بەڕێی من پێویستە ینی ئیجراعاتێکی تۆزە تونگتر پتەوتر ینی بگیرە دەربارەی ئەو کەسانە ناکرێت چونکە ئەڵێن خەڵکی خۆمانە خۆ ناکرێمە خەڵکی خۆمان بنێرینەوە ئەگەر نەشینێرینەوە بەس پێویستە کە داخلی ئێرا بێ یعنی ئێمە بەس بۆ نەوەستین کەەوە ڕقەمی جیازەکەی وەرەگری و حاڵەتی بڵین توبیەکەیەتی و چەند فەحسێک کراوە ئەنێرێتە ماڵەوە خۆی مەفروض نێواهی بێ هەروەکو هەموو بڵین ئیجراعاتەکانی کە پێویستە ینی بەلایەنیکەمەوە 2 هەفتەی پێ بچێت ئەمە خاڵێکیانە خاڵێکی گرنگی کەشەیە هەندێک ئەو کۆی کە بیستین لەوانێ ڕاست بێ لەوانێ ڕاست نەبێ بەڵامەوە احتیمالەشەیە یعنی چەنەها عێراقی لە جنوب بۆ داخلی کوردستانە بن و کەس نازانێت کە سەفەری مەسەن بڵێن سینیان کردو کە ناڕۆنە بەغایە ناڕۆنە بەس لە ڕێگەی زمینیەوە نەخێ هەر لە ڕێی تایارەوە لە ڕێگەی فڕۆکەخانەشەوە بەڵێ ینی ئەو احتیمالەشەیە ینی شەرت نییە کابرا سینی بێ لەوانەیە عێراقی و خۆمانەیە و بەڵام بەو شێوەیە ینی یەتە ناو کوردستانەوە لەبەر ئەوە ینی پێویستە ئەو ئێمە نەهێڵین لێرە هیچ تەغەرەیەکی تیاابێ بۆی کە مەجای ئەو نەخۆشێنەین لەلایەکێکەوە بەڕێی من ئەبێ ئیشی زیاتر و بەپەلە بکرێت لەسەرەوەی کە دو ئەوەی کە حاڵاتەکان تەشخیصەکەی یاخود جیایەکەیتەوە ئەمانە لەکووا دائنی و چ چاودێریانەکە لە بەرەوەی بە تەلەفۆن پێی بڵێ باشی باشنی دۆخ نەخێر خۆ تۆ چۆن زمانێکی کە ناچێتە دەرەوە تێکەڵی خەڵک نابێ و ینی ئاواهی لێنەکات بڵێ ئەگەر ئێمە بیشی هێڵینەوە احتیممالی ئەوە هەیە لە نافڕۆکەخانە شوێنێکی تابەتیان بۆ دابیکەی بەڵام دیسان پێویستیان بە چاودێری هەیە لەلایەن کەسانی شارەزاوە مەسەرەن کارمەندی فڕۆکەخانە و توانایی نییە کە خۆی پارێزەیە با بڵین لەو حاڵات کە پیانەڵێن گومانیان لی هەیە خواردنیان بۆ دابینکە و خزمەتیان کات و پێداویستەکانیان بۆ تەرتیب کات لەبەرەوە بەڕێی من ینی پێویستە لەسەر سکەلێکی گەورەتریانی ئەگەر بەڕاشکاوانە قسە لەسرم بابەتە بکەین چونکە لە سەرەتای بەرنامەکەش ئاماژەم پێدا بابەتێک نییە بە شێوەیەکی ئاسایی وەربگیرێ مەترسیەکە هەموو گیانی هەژاندووە بێگومان ئەو ئیجراعاتانەی لەگەڵ ئەو گەشتیارانەی داخلی هەرێمی کوردستان ئەکرێن لە پشکنین کافین بەڕای ئێوە پشکنینەکە خۆی بۆ خۆی کافی نییە تەشخیصی حاڵەتەکە زۆر زەرورە ئەگەر لە عێراق و توانایە هەبێت دیانە بێت ئەبێ ئەمامان مەوزوعی باز بێ بەڕێی من ئەگەر نەژبێ پێویستە یەکسەر ئیش لەسەرەوە بکرێ مندیکەڵکێتە یان داوا لە منەظەمی سەحی عالەمی بکرێ نەک تەنها بۆ ئێمە بۆ هەموو دەواازەکان خۆ ئەتوانرێ بۆ چکەمە بۆ بە مشکلەی کێشێکی جیهانی ینی لێرە هەر ئێمەین عراق نیە کوردستان نیە بەڵکو چەنەها دەوڵەت هەیە وەکو ئێمە لەوانێ عینە حاڵەت هەیە لەبەرەوە ئەگەر مەسەلەن ئێمە توانای تەواومان نەبێ بۆ دەستنیشانکردنی ئەو حاڵەتانە یاخود بزانین کەوا تەشخیص سەکرێ فعلەن هەیەی داوای هاوکاری دەرەوە بکەین ئەگەر تیمێکی پزیشکی بۆ ماوەیەکی موقت لێرە بێ یاخود ئەو ماوەدانی کە پێویستیان پێێتی بۆ تەشخیصکردنی حاڵەتەکان ینی شتێکی خراپ نیە ئەگەر ئێمە بتوانین داوای ئەوە باشە بابەتێک کە بەلای بینەرەوە زۆر گرنگە هیچ حاڵەتێک هەبووە چ گومان لێکرا و چ توش بوو هاتبێتە فڕۆکەخانی نێودەوڵەتی هەولێر نەخێر هیچ حاڵەتێک نەبوو باشە لە دوو ڕۆژی ڕابردوو پێم وا بێت لە ڕێگەی ینی ئاماژەش بەڕێوبەری بەشی پاسپۆرتیش پێم وابێ ئاماژەی پێدا بوو لە یەکی شوبات بوو بە دیاریکراوی 4 هاوڵاتی چینی بۆ وڵاتی خۆیان گەڕێنراونەتەوە بۆچی گەڕێنرانەوە بەڵێ لەبەرەوەی کە سینی بوون باشە تعلیماتەکەی ناوخۆوە هاتووە کە بابلین هەتاکو ویزەشان یعنی نێنێ لە ئێستاە بابلین بۆ فترێکی موقت و داخلیش نەکرێن بە هیچ شێوازێ ئەوانی کە لە چواردەی یەکیشەوە یعنی سەردانی وڵاتی چینیان کردووە ئەوانەش دیسان نەهێڵن هەر داخڵ بن بەڵام ئەوانەی کە خۆمانەیە چینی مەبەستت بەڵێ باشە نەخێر غیرە چینی ئەگەر هینی هەش وڵاتێ بێ لە چواردەی یەکەوە با بڵێن ئەگەر لە دوای ئەوە زیارەتی سەردانی یعنی چینی کرد بێ ئەوانش داخڵ نەکرێن بەڵام بۆ هاوڵاتیانی خۆمان یاخود بۆ عێراقی ئەوانی کە ئەگەڕێنەوە لە سینەوە ئەوەی بێ فەحسی بۆ بکەیت کە ناتوانانی بیکارێنیتەوە ینی باشە بابەتێکی دیکە هەیە سەبارەت بەو قوتابیانی بەو خوێندکارانەی کە کوردن و لە وڵاتی چینن دیارە ماوەی ڕابردوو هەواڵێکی وا بڵاو کرایەوە من بۆم پشتڕاز نەکرایەوە کە گوایە حکوومەتی عێراقی فڕۆکەیەکی ناردووە بەڵام لە چین ڕێگە نەدراوە بنیشێتەوە و گوایە قسەیەکی واک ئەڵێم نافەرمی واکراوە کە لەوێ بن باشترە ئەگەر توش بوو بن ئەگەر مەترسیەوەشیانە بێ هەر لەوێ باشترە ئەکرێ ئاگایان لیان بێت چی کراوە چونکە تۆزێک نیگەرانی و ترس لە ناو قوتابیانی کورد لە چین دروست بووە شتێکیان بۆ ئەکرێ کەس هەیە خۆی بکا بە خاوەنیان ئەوەی کازارە وەزیری گواستنەوە لە بەغا ینی یەکسەر
ئێعازی دەرکردکەوە تاریکی تایبەت بنێرێ بۆ گەڕانەوەی ئەو قوتابیانە بەڵام دوای ئەوەی کە ئەیانهێننەوە ئەیان بەنەچۆ چێتە چاودێریانەکە ئەویان نازانم خۆشی کێشەکە ئێمە ئەلەوەیە ئەزانین هاوڵاتی خۆبانن بەڵام ئەزانین لەوانەیە احتیمال ئەگەرێکی زۆر هەیەکەوە ڤایرۆسەکە ینی هەڵگری ڤایرۆسەکە بێ ئەوەی کە من ئاگادارم لە وڵاتانی تری وەکو بەریتانیا یعنی کاتێک کە تایارە ڕۆیشتووە با بڵێن هاوڵاتیانی خۆیان بێنێتەوە لە معسکەرێکی دەرەوەی با بڵین یعنی شار بۆ ماوەی 2 هەفتە لەوێ دایانێن بۆی کە نەهێڵن کە بڵین ڤایرۆسەکەش کۆتایی بێت و تاوان هاوڵاتیەکە تێگاکەوە لە سین بوو لەبەرەوە ئەم ئیجراعاتە وەرەگیرێ بەڕێی من حق ئەوانەی خۆشمان هاوڵاتی خۆمان بۆی ئێمە چەندەها هزار کەس نەکەین بە قوربانی یەکێ و هیچی تیانی ئەگەر یانی ئینسان 2 هەفتە ڕەنگە تواناش لە بوارە تەندروستێکە وەکو چین وەکوی وڵاتێکی دیکە نەبێ لە هەرێمی کوردستان بۆیە هەر لە ئەگەری بڵاوبوونەوەی ڕەنگە مەترسی دروست بێ وەڵامی ئەو پرسیارەم وەرنەگرتەوە ئەوانەی لە چینن و ئەخ بۆم بەستی خوێندن بۆ لایەن ئەکادیمێکە لەوێن ئەیان هێننەوە کورت هیچ بڕیارێکی وایە یعنی لەوانەیە یەک دوو کەس هات بێتەوە بۆ ئێرە وەکو خۆیاتەوە ئاگادار نیم بەیانی چۆن هێنراوەتەوە بەڵێ ئێمە وەکو کوردستان تایارەمان نییە وەکو بەغا ئاگاداری ئەوە نیم گەڕانیانەوە یاننا چکە کەس باز لەوە ناکە وتراکەوە تایارە ئەنێرێت و ئەیان هێننەوە ئەمانە هەمووی باسکرا بەڵام ئایا لە کاتی گەڕانەوە هاتوونەتەوە لەکوێدایان ناون ئەویان دیار نییە لە ئێستا من خۆشم نازام تعلیمات چیە بۆی چێگەگەر خۆمانە بێ ینی لە سینەوە بگەڕێتەوە بۆ ئێرە خۆ تۆ ناتوانانی بگەڕێنیتەوە داخڵیەکەی بەڵام داخڵێکی ڕاستە فەحسەکانیەکەیت و جواز و نوستەی هەمووی وەرەگری بەڵام دوای ئەو بۆ چۆڕۆ ئەویان نازان پرسیاریەوەتان کردووە کە بێت چۆن مامەڵی لەگەڵا بکرێ وەڵامتان دەست کەوتوتەوە یان چاوەڕی وەڵامن چکە ئەم لەحظەی ئێمە بەرنامەکە تۆمارەکەین لە ئەنجومەنی وەزیرانیش کۆبوونەوەیەکی یەکێک لە تەوەرەکانی ئەم بابەتەیە منیش لە هەمان بارودۆخام هەتاکو دوێنێ شەو ینی ئەمیستەما هەنگی بکەم بۆ ئێمە وەکو مەتار ینی کێشەی ئەومان نییە گە شوێنێکی تایبەتیان بۆ دابینکەین هەچەند ئێمە بە باشی نازانین لەبەرەوەی کە ئێمە ڕۆژانە تقریبان 6,000 بۆ 7,000 گەشتیارمان هەیە یعنی شوێنێکە زۆر زوو هەموو شتێکی تیا بڵاوە بێتەوە ئەگەر بشمانەیە دووری خینەوە ینی بە شوێنەکە تەواو نابێ مۆزوعەکە چکە تۆ ئەبێ ینی تیمێکی شارەزا توانێت چۆن ماماڵە و چۆن ئاگاداری ئەتوانن جێگەدابینکەن بەڵام ئاگاداربوون و بەڕێ و ئامادەکاری چاودێریانەکە بە وەزارەتی تەندروستی خەمیە بخوا ئێمە گەر مۆزەفیش دانین بۆ ینی ئەو حاڵەتانە کە ئاگای لەو کەسانە بێت ینی ئێمە ناتوانین بیان ژێر ڕیسکەوە لەبەری کە نازانێت ئەسڵەن چۆن خۆی بپارێزێ لەو نەخۆشیانە کۆتا پرسیارم ئێوە لە فڕۆکەخانن لەبەرەوەی خەڵکێکی زۆر دێت و ئەڕوا هەر لێرەوە گەر سیرکەی خەڵکێکی زۆر دێت و ئەڕوا بابەتەکانی خۆپارێزی ئەوەی نازانم پێوترێت سابوونە جێڵە شامپۆیەکە بێ کەحولی تیا بێت بەرکەوتنی زۆر هەیە تەوقە هیچ بروشۆرێک هیچ ڕێنماییەک هیچ شتێک هەنگاوێک نراوە بۆی بەرچاویان ڕوونکەنەوە هیچ نەبێت تا ئەم مەترسێتێ ئەپەڕێ زیاتر حەزر بکەن هیچ شتێکی وا کراوە لەو باوەڕایە نیم وەکو بڵاوکراوەکان بەڵام ئەزانم ڕێنماییەکان دکتۆر هەست یعنی چەندەها بەرنامە و چەندەها ڕێنمایی و ڕوونکردنەوەی ینی لەسەر و بابەتەیەوە وەکو نیشنگە هەروکوتم هەموو تعلیماتیان هەیە زۆر ئاگداری ئەو کەسانە کە داخڵە بن بەس بڵم گەیشت بێتە سەر مستەوای بڵاوکردنەوە نەخێر چکە ئەوانە زیاتر ناڵم زۆر ئەو بابەتە ینی پەیوەندی بە تەندروستیەوە هەیە زۆر باشە ئێمە لە کاتی جەنابتمان گرت هەر بژین بەڕێوەبەری فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر سوپاس بۆ زانیاریەکانتان مادونەبن ئینشاءالله ئەو مەترسیەش بە بەردەوامی لە فڕۆکەخانە و لە هەرێمی کوردستانیش زۆر بەرحەلیوابانتیە پەران و ئینشاءالله ئەوەش بە سەلامەتی هەر بژین مادونەبن زۆر زۆر سوپاس تەلافان سوپاسدانەکەم عزیزان دووبارە سڵاوتان لێبێت دوایەوەی لەگەڵ خات و تەلار ئەو بەشەی بەرنامەکەمان تەواو کرد ئێستا هاتووین بۆ ئەوەی هەندێک گومان هەیە لەناو زمانە ئامەکەیە چۆنەوتری هەندێک دیعاە هەیە سەبارەت بە دۆخی چین لە چ ئاستێکایە چی بەسەر هاتووە وێنەی شەقامەکانە بینن ترس بڵاوەکرێتەوە ئێمە لەم بەرنامەیە مەبەستمانە شتەکان وەکو خۆی بڵاو بکەینەوە دووبارە باسی یەکەمەوە ئاماژەی پێدەمەوە مەبەستمان نییە وا لە خەڵک بکەین کە بێخەم وەکو کوردەڵێ پشتی لێ بکەنەوە بەڵام مەبەستیشمان نییە خەڵک بترسێنین و بتۆخێنین بەڵکو وەکو خۆی بابەتەکە گوێزینەوە بۆم بەشە لەگەڵ کاکە
فەلاح ئەنوەر سەرۆکی سنتەری ڕۆشنبیری و بازرگانی چینی کوردستانی عێراق مەبەستمانە هەندێک بابەت لەگەڵ جەنابیان ڕوون بکەینەوە. کاکە فەلاح سوپاس بۆم دەرفەتە دیارەیەوە هەر بژین بەرکەوتنی بەردەوامتان هەیە لەگەڵ چین. پێم خۆشە لەوێەوە داخل بین لە ڕووی بازرگانیەوە دواتر لەسەر جوڵەی بازرگانی قساکەین. ناوخۆی چین ئەم بابەتە هیچ کاریگەریەکی لەسەرداناوە؟ بڵێ ئێمە ئەگەر باسی ئابووری چین بکەین، چین وڵاتێکی زلهێزی ئابووری دنیاە. ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ وڵاتی ئەمریکا دووەمین زلهێزی دنیاە. ئێستاکە ئەو کێشەیە کە ڕوویدایە ئەو ڤایرۆسە تەسیراتێکی ناوخۆی زۆر کردیە، بەڵام دەرهاوێشتەکانی ئابووری جارێەوە بە ئاسانی بە دیار ناکەوێتن. احتیمالە لە مستەقبلێکی دوور بە دیار دەکەوێتن، بەڵام تا ئێستاکە ئێمە ناتوانین قیاسی وەی بدەین کە چەند زەرری پێگەیاندووە لەبەرەوەی هەموو برادرانی ئەوی هاتووی سیندەکەنەوەی بازرگانی لەگەڵ سیندەکەن دەزان ئێستاکە سەرساڵی پشووی سەرساڵی سینیە، بۆیە هەموو کارخانەکان و حتا حکوومەتیش لە پشودایە. باشە بەنسبەت جوڵەی بازرگانیەوە، ینی دیارە چین نەک تەنها بۆ هەرێمی کوردستان و عێراق بۆ تەواوی جیهان شتی هەیە و هەناردەیەکە و بازرگانی وڵاتان لەوێن و لە چینی شەو شتە ڕوا بۆ وڵاتە. بەنسبەت هەرێمی کوردستانەوەی من بەسمانە بزانین ئەمەی لە ئێستادا ڕوەدات کاریگەریە بێ لەسەر بازار، لەسەر هێنانی کاڵا و شمەک، لەسەر بەرزبوونەوەی نرخ و یاریکردن بە نرخ؟ بە تەسەوری من جارێ زووە ئەو قرارە بدەین، بەڵام احتیمالە هەندێک خەڵکەبی بێ و استغلال بکە. ئێمە چەند ڕۆژێکە ملاحەزە دەکەین لە هەندێک دەستگاکانی ئەعلام دەستیان پێکرد پروپاگەندە دەکەن على ئەساس تازر ناچی بۆ سین و وازیان لە سین هێناوە، شتی وا دوورە لە ڕاستی. ئەم پێتان ڕادەگەینم وەکو سەرۆکی ئەو سنتەرە وە کۆنترین یەکێ لە کۆنترین بازرگانەکانی کە هاتوویە سین دەکەین، ئەو مەحەلە لە حیاتی هیچ بەشەرێک هاتوویە سینی نەکردو نەچۆ بۆ سین بۆ گەشتکردنی بازرگانی. هێشتاکەش حالیەن تا 15 حکومەت درێژی کرد تا 20 ڕۆژکەش زۆربەی بازارەکان و کارخانەکانی سین تعتیلە نییە. ئیتر بازرگان بۆ چێ بڕوە؟ بۆ ئیستیغلالی ئەو زروفە دەکەن و پروپاگەندە بڵاو دەکەنەوە تا گرانی دروست بێ لە بازار لە هەندێک کاڵا و شتیوە هەندێک خەڵکێ نەفس نزما دەیەوێت ئیستیغلالی ئەو زروفە بکاتن. باشە بەنسبەت ئەو بابەتانەی کە لە چینەوە بۆ هەرێمی کوردستان دابی نەکرێت، ئەگەر بە ڕێژەیەکی وردیش نەبێ بەنزیکەی ڕێژەکە لە سەدا چەندە و ئەگەر ئەم دۆخە بەردەوام بێت ئەبێ حکوومەتی هەرێم چۆن خۆی بۆ ئامادە بکات؟ بەڵێ ئەلبەتە ئێمە وەکو بازرگان کە بازرگان لەگەڵ سین دەکەین ئەو معلوماتمان لەلایە کە 90 زیاتر ئەو کەلوپەلانەیە کە هاوردەی کوردستان دەکرێت و عێراق بەعام دەکرێتن سینین. ئەلبەتە زۆری هەیە بە وڵاتی کە دادێ وەکو ترانزیت و وەکو تورکیا وەکو ئێران زۆر معامل دروست بووە کە هەر بزاعی سینی دێنەوە لێ لۆما تعبیە دەکەنەوە بۆمانی دێنێنەوە بە ناوی وڵاتەکانی خۆیان. ئیتر سەرچاوەکەی ئەساسی سینە کەواتە 90 ئەو کەلوپەلانێ بۆ کوردستان هاوردە دەکرێت 90 سینە. ئێمە باش شتێک بکەین بتوانین قەرەبووی ئایا حکوومەتی هەرێم شتێکی هەیە قەرەبووی ئەو شتانە بکاتەوە کە لە سین ڕادەوەستی جێمان لێبوو سەر ڕۆژێک خەڵک زیاتر چین بابەتەکان مەوادەکان لە هەموو بابەتێکە احتیمالە 3000-4000 ئایتم زیاتر بگرێتن کە ئەو شتانێک کە زۆربیان کە پێداویستی ڕۆژانەی خەڵکە. باشە وەکو خۆتان ئەو کۆنتەینەرانەی کەی هێنن لە مانگیەکە ژمارەیان چەند دەبێت؟ ئەنی نەک بە بەردەوامی بەڵام بە شێوەیەکی معدل. بڵێ معدل ئێمە دەتوانین بڵێن وەکو شەریکەی خۆمان دەتوانین بڵێن 200 تا 300 کۆنتەینەرمانەیە لە سینەوە دەگاتە هەرێمی کوردستان. چانسێکی باشی ئەزانم بۆی قسە لەسەرەوە بکەم. زۆر جارە وترێت بازرگانەکان کە ئەو کاڵایانە هێنن بۆ هەرێمی کوردستان داوای نزمترین کوالەتیەکەن. ئەمە تا چەندە وایە؟ تەبیعی ئەوە قسەی زۆر لەسەرزانم بە شخص کەوتووە بە بازرگان بەگشتی ئەوە بەگشتی خۆی ئەمە فکرکەینەوە کو چارەسەری وەزعی بکەین. هەڵبەتە لە 2012ەوە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمیش بە SGS یاندانا سەیتەرە نوێیاندانە لە بۆ بە دواتچوونی ئەو شتە. ئایا توانیان تا سەن حەل بکەن ئەو مۆزوعە؟ با بزانم بە جوابمان بدەن و بتوانین حەلی کرد ئەو مۆزوعە. ئەو شتانە حەلەکەی دیبی بدۆزینەوە، چارەسەرەکەی بدۆزینەوە. هەروایە بازرگان لە بازار چ مەطلوبی ئەوی دێنیتن ئەتو دەبی عقلیەتی خەڵکەکە بگۆڕی، عقلیەتی مستهلک بگۆڕی و حمایە مستهلیشش بکەی وەکو حکوومەت. باشە کۆتا پرسیارم من بۆم بەرنامەیە ویستم لەگەڵ قونسوڵی چین لە
هەولێری پایتەخت گفتوگۆیەک بکەم بەڵام لە ڕێگەی نووسنگەکەیەوە پێیان ڕاگەیاندم کە لە ئێستا بە گەشتێک لە تورکایە ئێوە پەیوەندیتان لەگەڵیان گرتووە پێتان وتونم دۆخەت تاکوێ خایانێت چ کاریگەریەکیە بێت وەڕای ئەوان بە شێوەیەکی گشتی چێ سەبارەت بە ئامادەکاریەکانی حکوومەتی هەرێمیش بەڵێ تەبێ وەکو باسم کرد کە عوتڵەی سینیا هەڵبەتە ئەوانیش ئەو دەرفەتیان قۆسیتەوە بگەڕێنەوە وڵاتی خۆیان و گەشت بکەن و لەگەڵ ماڵ و مناڵیان منش پەیوەندیم باشە لەگەڵیان و هەر دوێنێ قسم لەگەڵیان کرد لەبەرەوەی ئێمە مەزموع بازرگانێک زۆرین خەڵکی هەولێر و سلەیمانی دۆ خۆمان ئامادە کرد و بچین سەپۆرتیان بکەین و دامی خۆمان پیشاندەین بۆیان بەڕاستی هەموو وەکو سەنتەری بازرگانی سینی کوردستانی لەبەرەوەی هەست دەکەین ئێستا حملەیەکی ناڕەوا دژی وڵاتی سین هەیە کە من وەکو خاوەن کۆنتترین کۆمپانیا لە هەرێمی کوردستان کە لەگەر سینیش دەکا دەڵێم سین دایکی دنیاە سین نەمینێتن زۆربەی وڵاتانی دنیا بێ ساحب دەمینێنەوە بەڕاستی دەبێت ڕووبکەنێک کاڵای گرانباکان ئەو کاتش پێمان ناکرێتن قرەبووی سیم بکەینەوە. کاکە فەلاح ئەنوەر سەرۆکی سنتەری ڕۆشنبیری و بازرگانی چینی کوردستانی زۆر زۆر سوپاس بۆ زانیاریەکانت ماندوونەوە هەربژین. عزیزان دووبارە سڵاوتان لێبێ بۆم بەشەی بەرنامەکە میوانداری کاک محەممەد ئەحمەد حاجی بازرگانمان کردووە کە مامەڵەکانی زیاتر لەگەڵ وڵاتی چینە بەبەستمانە زانیاری زیاترتان بۆ بگوێژنەوە کاکە محەممەد سوپاس بۆم دەرفەتە زۆر سوپاس بۆ بەش بەخێر مەسەرچە هەربژین لەوێوە دەست پێ بکەین بابەتێکەیە لە تۆڕە کۆمەڵایەتەکان زۆر بڵاوەکرێتەوە بە ڤیددیۆ و بوێنە و ئاماژە بەوەنەوە ترافیکەکانی چینە هەمووی چۆڵ بووە دۆخی ئەوێ کەس لە ماڵ نایەتە دەرەوە ئەمە لەبەرەوەی چین وڵاتێکی زۆر زۆرە نەسەمەی زۆر زۆرە ئەم وێنانە فعلەن بە بۆ نێو ڤایرۆسە و پەتاو نەخۆشیەوەیە یان بابەتێکی دیکەیە زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە کاگیادگار ئەوەی لە ڕاستی دابی ئێستا بەخۆی لە سین ناشنال هۆلیدەیە خەڵک دەڕواتەوە هۆم تاونی خۆی خاستن شارە بازرگانەکان شارە گەورەکان چۆل دەبن یعنی شتێک نامینێت بە ناوی بازار بە ناوی مۆڵ بە ناوی جادەوبان بەڕاستی جێگای داخە کە لەو زۆرە ڤیددیوانە لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاو دەکرێنەوە بە ئاراستەیەوەی کە خەڵک بترسێندرێت و یان خەڵک شۆک بیت کە ینی ڤایرۆسەکی لەو زۆرە ڕاستە لەو ئەو ڤایرۆسەشی ترسناکە کاریگەری دەبیت لەسەر تەندروستی خەڵک بەڵام ئەوەی کە خاڵی ئەساسیە لە سین نەشنال هۆلیدەیە خەڵک زیاتر دەڕواتە شارە گچکەکان و یان دەڕواتە دەری ئەمێنانە بۆچی دوایە بۆ ینی هەنێکی بەمەبەستی ئەوەیە کە کاریگەری لەسەر بازاردا بنێن و احتیکار زیاتر بکەن یان لە نەزانیەوە بڵاوەکرێتەوە بەخۆی لە نەزانیە یەکەمینیان دووەمینیش شەڕی اقتصادیە کاگیادگار ئەو حەملە ئەعلامیە بە قووەتەی کە دەکرێت لەسەر سین ڕاستی شەڕی ئابوووریە لەگەڵ سین دەکرێت بەڵام ئەوەی کە گرینگە ئاماژەی پێ بدەم خەڵکی سین خەڵکێکی گوێڕایەرە لە حکوومەتەکەی خۆیان حکوومەت هۆشیاری پێداینە کە لە ماڵەوە نەسنە دەرێ ئەگەر زەڕور نەبێت ناسنە دەرێ ینی لەو مەجالەیدا خەڵک زۆر گوێڕایە لە حکوومەتەکەیتیان خەڵکێکی هۆشیارن کە لە ماڵەوە ناسنە دەرێ حتمن زادە چۆل دەبی ملیارێک و 300 میلیۆن نەفەرە سین ئەوەش تەسیری دەبی لە سەرزادە و ڕێگانبانەکان بە تاکید باش ئاماژەت بەوەدا کە ئەمە هەندێکەڵەن جەنگێکی بایۆلۆژی هەندێکەڵەن جەنگێکی ئابووریە جەنگێکی بازرگانیە چین بەو ڕادەیە کاریگەری لەسەر اقتصادی گیان داناوە کە مەترسی دروست بکە بە وڵاتە هێزەکانی دیکە کە بیر لەوە بکەنەوە ئەگەر بابەتێکی بچکۆلەش بێت وەکو کورد دەڵێ مێشێکی بۆ بکەن بەگامێشێ بەڵێ بەڕاستی کاگیادگار دیارە خۆی لە خۆیدا سین مەترسیە لێ زەنابیشت ئاماژەی پێدازکەوەی گوێشمان لێ بووە جگە لەوەی کە حربەکی اقتصادیە لە دژی سین دەکرێت لەوانەیە حربەکی بایۆلۆجیش بی باشە بەنسبەت بازرگانانی خۆمانەوە ئەم دۆخەی دروست بووە چ زیانێکی پێگەیاندۆ بەڕاستی ئەوەی کە زۆر گرینگە ئاماژەی پێ بدەین هیچ تەسیرێکی لەسەر ڕووی ئابووری و بازرگانی کوردستان نەبووە زوو لەبەرەوەی هەموو ساڵێک لە مانجیەک خاستن ئەو ساڵ بە تەحدید 21 ناشنال هۆلیدەی بوو لە سین کە حوتڵە دەست پێ دەکا بازرگانەکانی کوردستان و عێراق و جیهانیش
احتیاتی خۆیان وەردەگرن هەموو ساڵێک کە مانگێک معامل و مەسانع و کارخانەکانی سین لە کار دەکەون خەڵک بەخۆی بەڕسمی عوتڵەکە دەڕۆژە بەڵام خەڵک و معامل و ئۆفیسات یەک مانگ دەکەنە عوتڵە کاگیادگار ئەو مانگە خەڵک احتیاتاتی خۆی وەردەگریت مەخزوونیان دەبیت و مەوادیشیان دەبیت و لە ئێستادا و لە داهاتوێکی ینی نەگنێزییش دووریش کاریگەری نابی بەسەر باشە کۆتا پرسیارم سەبارەت بە هێڵە ئاسمانیەکانە بەشێکی باشیان گەشتیان ڕاگرتووە تا کۆتایی مانگی دوو ئەم بابەتانە ئەمەیان دیسان احتیاتە وەرگیراوە یان پەیوەستە بەو پشووی کە ئاماژت پێکرد بەخۆی بەشێکی پێویستە بە پشوەکەی بەڵام بەشی دووەمینیشی وڵاتان ینی ئازادن لەوەی کە بتوانن ڕێشوێنی تایبەت بە سەلامەتی تەندروستی هاوڵاتیانیان بگرنە بەر و بۆ زیاتر پێشگرتن بە تەشەنەکردنی ئەو ڤایرۆسە کاکە محەممەد ئەحمەد حاجی کە وەکو بازرگان حزورتان هەبوو زۆر سپاس بۆ کاتی دەیەمەتان بەخشی ماندوو نەبن هەربژین سپاسانەکەم ئەزیزان ئەمە کۆتاوێستگەی بەرنامەکەمانە لەم بەرنمەیە ئەوەندەی مەبەستمان بوو هەوڵماندا کە دۆخەکە سەبارەت بە ڤایرۆسی کۆرۆنا سەبارەت بەو دۆخەی لە چین هەیە لە جیهان هەیە لە هەرێمی کوردستان هەیە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی خاڵە سنووریەکانەوە لە ڕووی فڕۆکە خانەکانەوە لە ڕووی ئامادەکاریەکانی حکوومەتی هەرێمەوە تەنانەت لە ڕووی دنیابینی سنتەری ڕۆشنبیری و بازرگانی چینیەوە بازرگانەکەەوە بۆ ئێوەی بگوێزینەوە بەبێ هیچ مبالغەیەک وەکو خۆی تا بەرنمەیەکی دیکەی پاسی یادگار ڕێزی تەواوی هاوکارانم قبول بکەن ئێوە و کوردستان لە ئەمانەتی خواتان.